پاڵەوانیەتی نێودەوڵەتی شەترەنجی ڕۆژئاوای ئاسیا بە بەشداری 11 وڵات لە شاری هەولێر دەستی پێکرد. 66 یاریزان لە پاڵەوانیەتەکە بەشدارن، 46 یاریزانی کوڕ و 20 یاریزانی کێچ، 38 یاریزانیان لە عێراقن و بەشی زۆریشی کوردن. گرنگی ئەو پاڵانتێ لەوەیدایە کە ئەو پاڵانتێکی بەهێزە لە ئەو دەوڵاتی لە ڕۆژئاوای ئاسیاکە لە پاڵانتەکە بەشداریان کردیا 2 یاریزان دەپاڵێرن لە بۆ کاسی عالەم. ئەوەی کە وەی کردیا لە شاری هەولێر هەڵبژێرن لەوەی وێڕای کە ئەو ئامانەی کە لە شاری هەولێر هەیە ئاسانکاریەکان لە ڕووی بوونی فڕۆکەخانە و چێشتخانەکان و ئوتێلەکان و هۆڵەکان، بەڵام هەمان کاتیش بوونی ئەو ژمارە زۆرەی شەترەنجزانان لە یاریزان لە کارژێری لە ناوبژیوان لە ڕێخەران و یانە شەترەنجی خانزاد وەی کردیا کە ئەو پاڵەوانتێ لە شاری ئەولێر ئەنجام درێ و پاڵەوانتێکە بە سیستەمی سویسری نۆ ڕاوند لە بۆ کوڕان و کچان بەڕێوە دەچیتن. ومێت دەخوازین یاریزانانی شاری هەولێر بە تایبەتیانی شەترەنجی خانزاد بتوانن قورسایی خۆیان بە هەمان شێوە بسەلمێنن. یاریزانان بە سیستەمی سویسری و بە نۆ ڕاوند ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. یاریزانە بەهێزەکانی ئەو 11 وڵاتە کێبڕکێ دەکەن تاوەکو بگەنە جامی جیهانی. خۆی بە دڵنیاییەوە بوونیم پاڵەوانێتیانە لە وڵات و لە شارەکەی خۆت هەستێکی باشترت پێبەخشێ بۆی کە بتوانیت زیاتر گوڕبیتە خۆت بۆی نەتیجەیەکی باشتە بێ. وئیشەڵڵا من و هەموو برادرانم لە جەماعەتی یاریزانانی عێراق ئیشەڵڵا و هەوڵاین کە بتوانین ئەنجامێکی باش بێ دەستبێنین لەم پاڵەوانێتەیە، چکە پاڵەوانێتێکی بەهێزە. دوای 8 ڕۆژ لە ڕکابەری پاڵەوانیەتەکە دوجار یاریزانە سەرکەوتوەکان خەڵات دەکرێن. 1 یاریزان لە کوڕان و 1 یاریزانیش لە کچان دەگەنە جامی جیهانی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.